تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. بڵێ ئەی ئەهلی کتێب، دەساوەرن ئێمە و ئێوە لەسەر ئەو قسەیە سوور بین کە بۆ هەمومان وەک یەکە، غەیرەس خوا نەپەرستین، هاوڵی بۆ پەیدا نەکەین، نەچین هەندێکمان هەندێکیان جیا لەخوا بۆ پەرستن هەڵبژێرین. نەرمونیانی لە بانگەوازی ئیسلامیدا بە تایبەت بەرامبەر بە ئەهلی کتاب فەرمانی قورئانە، نەک تەنها بەرامبەر بە ئەهلی کتاب، بەڵکو کاتێک خوای گەورە حەزرەتی موسا و هاڕون بۆ لای فیرعەون دەنێرێت، فەرمانی نەرمونیانیان پێدەکات و دەفەرموێت فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى. وتەی ڕق و توند و ئیدانەکردنی خەڵکی و هەڵسوکەوتی توند و تیژ هیچ جێگە و پێگەیەکی لە تەبلیغی ئیسلامیدا نییە. ئەم ئایەتە پیرۆزە نمونەیەکی بەرجەستەی گفتاری نەرمونیان و بانگەوازی مژدەبەخش و سەرنجڕاکێش پێشکەش دەکات. ئەگەر ئیسلام بە قەڵایەکی گەورە و فراوان بچوێنین کە بە سنوورە خواییەکان دەورە دراوە، پێویستە لە بیرمان نەچێت هەروەک ئەم قەڵایە چەندین دەرگای جۆرا و جۆری هەیە، بە هەمان جۆر و بە ئەندازەی نەفەسی بەدی هاتووان ڕێگا بەرەو ئەم قەڵایە هەن. ئیسلام هاوڕێ لەگەڵ شێوازە تایبەتیەکەی خۆیدا باوەش بۆ خەڵکی سەر ئەو ڕێگە جیاوازانە دەکاتەوە و لە یەکێک لە دەرگاکانیەوە بەرەو ژوورەوە ڕایان دەچێشێت. تێنەگەیشتن لە تایبەتمەندیەکی لەم جۆرە و پلەبەندی بابەتەکە یان پێی نەبردنی تەواوەتی پێی بە وێنەی ڕابردوو هەندێک کەسی گرفتاری هەندێک هەڵەی دیاریکراو کردووە. ئەم ئایەتە پیرۆزە لە یەکێک لەو ڕێگایانەدا یان لە یەکێک لە خاڵەکانی ئەو ڕێگایانەدا ئەهلی کتاب دەگرێت، بەڕوویەکی خۆش و زمانێکی شیرینەوە لێیان نزیک دەبێتەوە و پێیان دەڵێت وەرن. مەبەستی لەم بانکێشتەش ئەوەیە کە ئەو شتەی کە من ئێوەی بۆ لای بانک دەکەم شتانێک نین کە ئێوە نەیانزانن، بەڵکو بە پێچەوانەوە شتانێکن کە دەیانزان و دەیان ناسن و دەکرێت زۆر لە پێش ئێمەوە ڕووبەڕوویان ببێتنەوە، بەڵام ئێستا لە بیرتان چوێتەوە یان بە شێوەیەکی هەڵە بیرتان دەکەوێتەوە. بەمەش قورئانی پیرۆز پردێکی پەیوەندی لە نێوان ئێمە و ئەهلی کتابدا دروست دەکات و بە شێوازێکی نەرمونیان و لە خاڵێکدا کە ئەوانیش پێی رازین و حەزی پێدەکەن لێیان نزیک دەبێتەوە. ئەم بابەتە لە بانگەوازی ئیسلام و نزیک بوونەوە لە کەسی دوێنراودا زۆر گرنگە. ئێوە دەتوانن بەو زمانەی کە ئێستا باوە بەمە بڵێن دیالۆگ. بەڵێ ئەو خاڵە ناسرا و هاوبەشەی کە قورئان بانکێشتی ئەهلی کتابی بۆ دەکات دەکرێت لە تەنها وشەیەکدا کورد بکرێتەوە، چونکە قورئان تەنها یەک شتیان لێداوا دەکات، ئەویش بریتیە لە پەڕینەوە بەسەر ئەو پردە بینراوەدا و گەیشتن بە دەرگاکان. ئەگەر واز لە هەموو شتێکی تر بهێنین و تەنها سەرنج لە وشەی سەوا بدەین، دەتوانین زۆر بە ئاسانی ئەو وردی و ناسچی و نەرمونیانی و ئەو پردی پەیوەندیە ببینین کە قورئان دەیەوێت لەو نێوەندەدا دایمەزرێنێت. تایبەتمەندیەکانی ئەم پردە چین؟ قورئانی پیرۆز لەم دەستپێکەدا لە بری ناساندنی موثبیت منفی دەخاتە پێشچاوان. پێش لە هەر شت ئەهلی کتاب لە سەرەتادا و لە چوارچێوەی خۆیدا خوای دەناسی، بەڵام چەندین سەدە بەسەر ئەم ناسینەدا تێپەڕی بوو. هەر بۆیە ئەم معریفەتەی ئەوان تۆزی لێنیشت بوو، تازەیی خۆی لەدەستدا بوو، کەواتە پرۆسەی پاڵاوتن شتێکی پێویست بوو. لە دوای ئەمە ڕاستیەکان ڕوون و ئاشکرا دەردەکەوتن. لە بنەڕەتیشدا دەکرێت لە ڕستەی لا ئیلاهە ئیلا اللهدا ئەم پاڵاوتنە ببینرێت، واتە ئیسلام لە هەموو شتێکدا بە پاڵاوتن دەست پێ دەکات،
ڕزگارکردنی زیهن لە قبولی هەڵە و لادانی فکری و لێڵی ڕوانین، پرۆسەیەکی فکری و نەزەری و بگرە پرۆسەیەکی نوێگەری وەهایە کە لە پێش ئیلە اللهوە دێت کە بریتیە لە ناساندنی مثبیت. هەر بۆیە لە ئاەتەکەدا لە بری با فڵان و فیسارە شت بکەین، دەستەواژەی با فڵانە شت نەکەین بەکارهێنراوە. بەڵێ هەندێک لە ئەهلی کتاب بە تێپەڕبوونی کات کەوتونەتە شیرکەوە، وەکو بتپەرستەکان کوڕ و کچیان داوەتە پاڵخوای گەورە و دووچاری هەڵەی سێینە و سێیەتی و دەسەڵاتی قبولکردنی تەوبە و تەشریعکردنیان داوەتە پاڵ هەندێک لە ڕاهیب و حاخامەکانیان کە ئەمەش بەمانای شیرک دێت لە عیبادەتدا. دەستەواژەی کردنی ڕاهیب و حاخامەکان بە پەروەردگار لە ئاەتەکەدا زیاتر ئەو لایەنە دەگرێتەوە کە ئەوان لە ژیانی ڕۆژانە و بابەتەکانی تەشریعدا نابن بەسەر چاوە و مەرجە. هەر بۆیە قورئان لە بابەتی خاوێنکردنەوەی دڵ و زەینەکان لە شیرک لێرەوە دەست پێ ناکات، بەڵکو سەرەتا لە بڕیارنەدانی هاوڵ بۆ ئولوهیەتی خوای گەورە و تەرخانکردنی بەندایەتی تەنها بۆ ئەو دەست پێ دەکات. نوێژ و ڕۆژ و حەج و زەکات پێویستە تەنها بۆ خوا بن، دەبێت قوربانی تەنها لە پێناوی ئەودا ئەنجام بدرێت. لێرەدا ئەهلی کتاب بە ئاسانی دەتوانن بڵێن خۆ ئێمە ئەم شتانە بۆ خوا دەکەین، کەواتە لە دوای ئەم پلەیە قۆناغی بڕیارنەدانی هیچ جۆرە هاوبەشێک بۆ خوای گەورە دێتە پێش، واتە قبول نەکردنی هیچ بەدیهێنەرێکی دیکە جگە لە خوا و واسێنان لە وتنی هۆکارەکان و سروشت یان هەندێک هێزی دیکە و گەڕاندنەوەی بەدیهێنان و ژیاندن و مردن و بەخشینی ڕۆزی و بەڕێوەبردنی گەردوون بۆ خوای گەورە و پیرۆزڕاگرتنی ئەو لە کەم و کورتیەکانی وەک لەدایکبوون و زاین و محتاجبوون بە کەسانی دی. بەڵێ کاتێک ئەم هەورە ڕەشە لەسەر ئیمان ڕەویەوە، ئیدی تەنها ئەوە دەمێنێتەوە کە ژیانی ڕۆژانە و بوارە کۆمەڵایەتی و ئابوووریەکانیش بە گوێرەی تەوحید ڕێک بخرێن، هەتا ئیمان و عیبادەت واتە تەوحید بە هەموو ماناکانی کامڵ بێت. ئابەم شێوەیە هەروەک چۆن لە تەبلیغی ئیسلامدا پلەبەندی هەیە لە ڕێخستنی دڵ و زیهنەکان و پاشان ژیانی ڕۆژانەشدا بە گوێرەی تەوحید هەمان پلەبەندی بوونی هەیە. خۆی لە خۆیدا ئەو شتەی کە بەدیع و زەمانیش بەکەم و کوڕی و هەستیارانە هەڵوێستەی لەسەر کردووە ئەوەیە کە خۆی لە خۆیدا ئیسلام لە ڕوێکەوە بریتیە لە دەستخستن و دامەزراندن و بەهێزکردنی ئیمان. بەڵێ لە ئەنجامدا هەموو شتێک پاڵ بە ئیمان و تەوحیدەوە دەدات و لەو ڕۆژەوە کە ئیمان و تەوحید چاق و حەقیقەت پێک دەهێنن بابەتەکانی تایبەت بە چوارچێوەش دیاری دەکەن. نەناسران و نەزانرانی فراوانی و پلەبەندی و نەرمونیانی تەبلیغ و تەوحید لە ئیسلامدا و بێئاگایی لە استراتیژی تەبلیغ و تەوحید لە دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵدا، تەنانەت تێگەیشتن لی بە شێوەیەکی جیاواز و هەڵا چەندەها مرۆڤی تۆراندووە و ئەم چەقە مەزنەی کە خاوەنی تایبەتمەندی کێشکردنە بە جۆرێک دەرخستووە کە پێچەوانەی ناوەڕۆک و ڕۆحی خۆی بێت. لەلایەک ڕا بیر و هەستی گشتی شێوێنراون و بەلەپەل و ئەجوولیەتی مرۆیی حکمی بەسەر هەموو شتێکدا کردووە و پلەبەندی فەرامۆش کراوە، تەنانەت بە پشتگوێخستنی ئەو ڕیزبەندیەی کە لەم ئاەتە پیرۆزەدا هەیە لە کۆتاییەوە دەست بەکار کراوە. لە ئەنجامیشدا جۆرێک لە توندڕەوی نوێنراوە. لەلایەکی دیکەشەوە لە ئەنجامی تێنەگەیشتن لە ناوەڕۆکی ئاەتەکە و ئەو هێڵەی کە دەیکێشێت بانگەشەی ئەوە کراوە گوایە ئەوانەی بە غەیری ڕێگەی ئەحمەدیدا دەڕۆن دەچنە بەهەشتەوە، لە حاڵێکدا ئەگەر بە وردی سەرنج لە ئاەتەکە بدرێت بەڵکو پرد دەخرێتە بەردەمی ئەهلی کتاب و دەرگایان نیشان دەدرێت و ئەو شتانەش کە پێویستە دوای چوونە ئەو دی و دەرگاکە بکرێن لە چەندین ئاەتی دیکەدا ڕوون کراوەتەوە. کەسێک ناتوانێت بەرمەبنای ئەم ئاەتە پیرۆزە بڵێت ئەگەر ئەهلی کتاب ئیمان بەخوا و پێغەمبەرمان بهێنن، ئیدی ئەگەر بە ڕێگەی حەزرەتی ئەحمەدیشدا نەڕۆن سەرجەمیان ئاوا و ئاوا دەبێت، چونکە ئەم جۆرە ئاەتانە بۆ بانکێشکردنی ئەوان بۆ سەر ڕێگەی ئەحمەد نازڵ بوون. پاش چوونە سەر ڕێگای ئەو یان دوای چوونە ناو قەڵاکەی ئەوەوە ئیدی ڕوون و ئاشکرایە کە لەسەر هێڵە تایبەتیەکەی ئەو دەڕۆن.
تێگەیشتنی باش لە ئیسلام و قورئان پێویستی بەوەیە وەکو گشتێک لە قورئان و سوننەت بڕوانرێت و لە چوارچێوەی ئەم گشتەدا متاڵای پارچە و جوزئەکان بکرێت و هەمویان لە جێگای تایبەتی خۆیاندا هەڵبسەنجێنرێن. هەروەک چۆن لە پێکاتنی جەستەی مرۆڤدا گەرد و گەردیلەکان وەکو لە وتەی سێهەمیشدا باس کراوە بەبێ سەردێ تێکچوون شوێن و پێگەی خۆیان دەگرن و ئەو شتەی پێویستە بۆ چاو بڕواد ناچێت بۆ گوێ. بە هەمان جۆر لە پێکاتنی ژیانێکی ئیسلامیانەشدا جێگرتنی هەموو پارچەکان لە شوێنی تایبەتی خۆیاندا شتێکی زۆر پێویستە. ئەمەش وابەستەی زانینی کار و ئەرچی سەرجەم جوز و پارچەکانە لە چوارچێوەی گشتی قورئان و سوننەتدا. ئەجینە هەروەک دەگونجێت لەسەر ئاستی هەر یەکێک لە قۆناغەکانی ژیانی کۆرپەلا کەم و کوڕیان مردن بێنە مەیدان. بە هەمان جۆر لەم بابەتەشدا دەگونجێت لێکدانەوەی هەڵە و ئیجتیهادی ناڕاست و تەنانەت دژیەکی سەرهەڵ بدەن. بە کورتی دەتوانین بڵین لێرەدا ئەوە خراوەتە ڕوو کە دەتوانرێت ڕۆح و ویژدان و بۆچوون و تێگەیشتنە جیاوازەکان و کەلتور و شارستانیەتیە جۆرە و جۆرەکان و کتێبە پیرۆزەکان کە لە کات و سەردەمە جیاوازەکاندا نازڵ بوون و ئەو ئومەتانەی کە ئەم کتێبانە پەروەردەیان کردوون لەسەر هێڵێک کە هەمووان بەڵەی بۆ بکەن دەتوانرێت ناوی هێڵی ئاشتەواییشی لێ بنرێت کۆ بکرێنەوە. لەم کۆکردنەوەیەشدا هەموو بابەتێک لە ڕوانگەی فراوانی ڕەحمەتی خواوە هەڵدەسەنجێنرێت و لە هەموو قۆناغێکیشدا ڕەهەندی جیهانی بوون دەپارێزرێت. هەر لە ئەنجامی داوەریەکی حەقی لەم جۆرەشدا دەتوانرێت گرفتە جۆرە و جۆرەکانی بۆچوون و ویژدان چارەسەر ببن. ڕۆحەکان بە قوتاربوونیان لە فشاری هەوا و ئارەزووی کەسەکان بە بەندایەتی ڕاستەقینە بە مەعبودی ڕەها دەگەن و دنیا لە خوایە ساختەکان ڕزگاری دەبێت.